بسم الله والصلاة والسلام على رسول الله. خواهي قول القرآن بيروز هذا فرميد: أعوذ بالله من الشيطان الرجيم. أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون. آيا خلقي واقما دبن وحساب دكين پشگویان دخين كاتك وتيان إيمان من هنا بخواهي قول آيا تاقينا كرينوا آيا أو بلاو ناخوشي أوانيان كبسرديد تنها بو تاقي كرنوه. دروستکردنی مرۆڤ، دروستکردنی ئینسانەکان، دروستکردنی ئیماندار تەنها لە دنیادا بۆ تاقیکردنەوەی. ئایا لەم تاقیکردنەوەی سەرکەوتوو دەبێت یاخود سەرکەوتوو نابێت؟ خوای گەورە لە هەمان سوورەدا لە ئاەتی پاشەوی دەفەرمێت: وَلَقَدْ فَتَنَّا الَّذِينَ مِنْ قَبْلِهِمْ فَلَيَعْلَمَنَّ اللَّهُ الَّذِينَ صَدَقُوا وَلَيَعْلَمَنَّ الْكَاذِبِينَ. بەڕاستی هەموو قەومانی پێش ئێوەشمان تاقی کردوتەوە بەوەی کەوا تەنها بۆ چ تاقی کراوتەوە؟ تەنها بۆ ئەوەی کەوا ڕازگۆیان بناسرێن و هەروەها کەذاب و درۆزنەکانیش بناسرێن و لێکتری جا بکرێنەوە. لەم ڕۆژگارەماندا خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتوۆتە پێش. خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم واجبێکە لە واجباتەکان لەسەر ئیمانداردا، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێشترە لە نەفسی خۆمان، لە ماڵ و منداڵی خۆمان. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت لە سوورەتی ئەحزاب: النبي أولى بالمؤمنين من أنفسهم وأزواجه أمهاتهم. براستي پیغمبر خوا صلى الله عليه وسلم لپیشترا لنفسي خوتان كواتا پێویستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرگری لە پێغەمبەری خوا بکەیت بە نەفسی خۆت، بە ماڵ و منداڵ و بە سەروەت و سامانت. ئەگەر نا تۆ ئیماندار نیت، ئەگەر نا تۆ پێویستە مراجعەیەکی ئیمانەکەی خۆت بکەیتەوە. بەڕاستی شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێویستە بە کردار بێت، چونکە خۆشەویستی کاری دڵە، بەڵام پێویستە ئەو کرداری دڵ ڕنگ بداتۆ لە کار و کردەوەکانماندا. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: ومن يطع الرسول فقد أطاع الله. بەڕاستی ئەوەی شوێنی پێغەمبەری خوا بێت، فەرمانداری پێغەمبەری خوا بێت، بەڕاستی شوێنکەوتووی ئەوامرەکانی خوای گەورەشە. خوای گەورە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ناردووە ڕەحمەتەن للعالمین، بۆ هەموو جیهانیەکان، بۆ هەموو جیهان. بەڕاستی ئەمە نیعمەتێکە بۆ کەسێکەوە ئیمانی هێنابێت. بەڕاستی پێویستە شانازی بکە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کەوا پێغەمبەری خوا چاکترین پێشەوایە کە خوای گەورە بۆی هەڵبژاردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە بۆ ئینسانەکان بۆ ئەوەی ڕزگاریان بکات لە پەرستنی بەندەکان، کەوا دەریان بێنێت بۆ پەرستنی خودای بەندەکان کە ئەڵڵایە سوبحانه وتعالى. بۆیە پێویستە لەسەر ئێمەی مسلمان شانازی بکەین بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێویستە ئەو شتانێکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری پێ کردووە ئێمە جێبەجێیان بکەین، چونکە پێویستە هەر شتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری پێ نەکردووە ئێمە خۆمانی لێ بە دوور بخەینەوە و نەیکەین، چونکە هەر شتێک لەم دینەدا کەوا پێغەمبەری خوا ئەمری پێ نەکردووە باتڵە و وەرناگیرێت. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم. سوێن بە پەروەردگارت ئەی محەممەد صلی الله عليه وسلم، بەڕاستی ئیماندار نین، باوەڕدار نین ئەگەر تۆ نەکەنە دادوەرێک لە نێوان خۆیاندا لەو کێشانێکەوە ڕۆژانە دێتە پێشیان. کاتێک کە تۆ دادوەریت کرد لە نێوانیاندا، پێویستە بە دڵ و دەروون ڕازی بن، هیچ ڕەخنەیەک، هیچ شتێکیان لە ناو دڵیدا نەبێت و تەسلیمن بە فەرمانەکانی تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەگەر نا بەڕاستی ئیماندار نین. بۆیە پێویستە ئێمەش شانازی بکەین بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە وەکو پێشەوایەک، وەکو سەرداری مرۆڤایەتی شانازی پێ بکەین. بۆیە داواکارین لە خوای گەورە لە دوا ڕۆژدا بمانگاینێ و شادمان بکات بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر حەوضی کەوسەر. خوای گەورە لەگەڵ شەهیدان و پیاوچاکان و خۆشەویستانی خۆی حەشرمان بکات. السلام علیکم ورحمة الله وبركاته.